گفتوگۆکەین لەسەر ئەوەی لە دوای 35 ساڵ بۆ دومانکردنی شاری هەڵەبجە بەڵام ئەم شارە ڕۆژ بە ڕۆژ لەلایەن کۆمەڵێ نووسەر و ڕۆشنبیر و ئەدیبانەوە هەوڵە درێت کە کۆمەڵێ لایەنی جیاواز لە بواری ئەدەبیات و شاعیرا کاورەکانی ئەم شارە جارێکی تر لە توێ کتێبێکا زیندوو بکرێنەوە یاخو بە کتێبێک و بە چەندین کتێبان کتێبی کە بۆ ئەوەی کە ئەم کتێبانە بۆنەوەی داهاتوو بمێنێتەوە و نەوەکانیش بزانن کە شاعیرە گەورەکانی ئەم شارە چیان کردووە و لە کات و زمانی خۆیان چیان پێشکەش کردووە. ئێمە ئەمڕۆ قساکەین لەسەر کتێبێک بە ناوی چیرۆکەکانی شار کە گەشتێکە بە نێو ژیانی بەرهەمی 20 شاعیری گەورە. ئەم کتێبە لە نووسینی زۆر بەڕێز نووسەر کۆچەر میرزایە کە بەڕێزیان ئێستا لای ئێمە میوانە و لە شارەکەی خۆشیەتی و بە کۆمەڵێک گفتوگۆکەین لەسەر ئەم کتێبە و پێشتری کتێبێک لە ساڵی 2010 کە بەرەماتە بوو کە ئەو لەسەر 16 کەسایەتی ئەم شارە نووسی بوو و قسەی لەسەر کردووە. ئەم جاریان هاتۆ کۆمەڵی شاعری هەڵبژاردووە کە بی شاعرن کە کەڵە شاعرن کە هەریەکان خاوەنی کۆمەڵی بەرهەمی جوانن لەگەڵ ئەوەی کە شێعر و بەرهەمی ئەدەبیاتیان هەبووە کەسایەتیەکی جوانی خۆیان هەبوو لە ناو کۆمەڵگایە کەسایەتیشان هەبووە کامیشە بەخشندە بوون کەسایەتیشانە بووە کە توانیویانە خزمەت بەم شارەکە. یەکێک لەو شاعیرانەی کە ئەتوانین ئێمە لە تەواوی شارەکانی ترافی جابکەینەوە کە کۆچەر لە کتێبەیان نووسێتی بوونی توانای ژنانە بوونی ژنانە لە نێو کایەکانی ئەدەبیات و ڕۆشنبیری و شعردا چۆن کاریان کردووە چۆن خزمەتیان کردووە چۆن جارێکی تر ئەم کەسایەتیانە ئێمە بتوانین کاریان لەسەرکەین و بەڵگەنامەکان لەسەریان کۆکەینەوە. ئەمانە و چەندین پرسیاری تر بە میوانداری زۆر بەڕێز نووسەر کۆچەر میرزا کە ئێستا لە لامان میوانە. مامۆستاجان سڵاو لێ سەرەتا بەر لێ بچینە لای کتێبەکە 35 ساڵ تێپەڕە بێ بەسەر بردومانکردنی شاری هەڵەبجەیە بەڕێستان وەکو نووسەرێک لەم ڕۆژەیە پێیانتان چییە؟ سەرەتا بە ناوی خوای گەورە و بەخشندە و میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان سپاس بۆ تۆش. سەرەتا ڕێزی سەر و ڕێزی خۆشەویستی و نوازش بۆ سەرجەم شەیدانی شارە خۆشەویستەکەم شارە زیندۆکەم دائەنەوێنم و بۆ سەرجەم شەیدانی کوردستان. هەڵەبجە شەهید نییە ئەوە بۆی دایمە نەڵێم لە هەموو چاپێکەوتنەکانمانە هەم ڕاگەیان کارەکان و هەم بەڕێز نووسەوانەی کە لە بواری سۆشیال میدیا و ڕاگەیان ناکار دەکەن ئەو پاشگیری شەهیدە لە هەڵەبجە بکەنەوە چونکە هەڵەبجە شار شەهید نابێ ئەم شارە شارێکی زیندووە هەمیشە بە زیندویش دەمێنێتەوە. ئێمە قوربانین وەکو شار وەکو خەڵکی هەڵەبجە سەرجەمان قوربانی هەلومەرجێکی سیاسی بووین بەداخەوە دوای ڕاپەڕینیش بەهۆی ململانە سیاسەکانی ناوچەکەەوە ئێمە ئەو زامەمان هەر بە تازایی مایەوە هەر بە قوربانی ماوینەتەوە هەتاکو ئێستش لە پەراوێزین هەتاکو ئێستش شارەکەمان چۆن بە جێمانهێشتووە لە 35 ساڵەوە پێش ئێستا خراپتە من پێش 68 کە لەو شارە ژیاوم هەڵەبجە ئاوادانتر بووە جوانتر بووە کەشخەتر بووە پۆشتەتر بووە لە ئاسی ڕۆشنبیرە بەرەو لە پێشتر بووە. ئەمە خەفەتەکەی ئەوەیە لە ئێمە لە ژێر دەسەڵاتێکی داگیرکەرە وایە هیچ خەفەتی نەبوو یعنی لەژێر دەسەڵاتی باسە چیمیاباران کرابێ ئێمە ئەزانین بۆ چیمیاباران کراوە بەڵام 35 ساڵ دەسەڵاتی یی خۆمان بێ ئەم شارە ڕۆژ بە ڕۆژ پەراوێز خرێ و بەرەو دواب خرێ بۆ هۆکاری نالۆجگی نامەنتقی پاساوی زۆر زەعیف و لاواز بە هیوام هەچ کەسێک کە ئەم وڵاتە ئەبا بەڕێوە من خۆ کەسی سیاسی نیم لە حیاتیشم سەر نەکردەوە بە سەری هیچ حیزبێکی سیاسیا و نایشیکەم بەڵام بە هیوام هەر ئەو بەڕێزانەی کە ئەم وڵاتە بن بەڕێوە چای بخێشتن و بەم شارە ئەم شارە زۆر لەوە شایەنترەیە دەبوو ئێستا لە ئاسی شارە زۆر پێشکەوتەکانی کوردستانەوە هیچی لە سۆران گەڕێکێ بوو ئێستا شارێکی گەورەیە زاخۆ گەڕێکی بەقی گەڕێکی هەڵەبجەوە ئێستا شارێکی گەورەی و بەقی منافەسەی سلێمانیێرە کەلار دوێنێ دروست بێت کەلار سلێمانیە و فەرقی نییە لەگە سلێمانیا بەڵام هەڵەبجە ڕۆژ بە ڕۆژ بەداخەوە بەهۆی ئەو ململانە سیاسە بووی ئێمە ئیسەش قوربانین بە هیوام ئێمە ئەم دۆخە تێپەڕێنین هیوادارین کە هەڵەبجە هەموو بە یەکەوە دەستبەن بە دەستی یەکەوە ئاوادانی بکانەوە بۆ ئەوەی کە ئینشەڵڵا
ئەو زامە بەم شوەیە ساڕێژ بێت جا مامۆستا بابینە سەر پرۆژە نووسینەکانی جەرابەت هەم ئەو کتێبەی کە ساڵی 2010 بەڕێزت چاپت کرد هەم ئەم کتێبی چیرۆکەکانی شار پێمان خۆشە باسی گرنگی بابەتی لەم جۆرە بکەیت کە ئەوەی کەسایەتیە دیاریەکان کەسایەتی ئەدەبیەکان شاعیرەکان هەوڵ بدرێت لەسەریان لێکۆڵینەوە بکرێت. هەمیشە وتومە لە هەموو چاپێکەوتنەکانە ئێڵێم ئەمە جۆرێک نییە لە جۆری دەمارگیری و شارچێتی چونکە خۆم هەر ئەو جۆرەشتانم تیان یا حەزم لە شارچێتی و دەمارگیری نییە لە هیچ بیرکردنەوەیەکە بەڵام هەڵەبجە لە هەموو ئاستەکانە سلێمانی شارێکە لە هەموو ئاستەکانە لە کوردستانە شاری زۆر پێشکەوتووە هەڵەبجە لە هەموو ئاستەکانە لەگەڵ سلێمانیا منافەسەی بۆ وەختی خۆی پێش من دایمەن باسی پێش هەشتاوەشەکەم چونکە پێش هەشتاوەش مێژوویەکە دوای هەشتاوەش مێژوویەکە مێژووی پشنگداری هەڵەبجە پێش هەشتاوەش هەمیشە لە هەموو ئاستەکانەشان بەشانی سلێمانی ڕۆشتووە و هیچی فەرق نەبووە ئەم هەڵەبجە لانکەی ڕۆشنبیرانە لانکەی هونەرمەندانە لانکەی ئەدیبانە لانکەی وەرزشوانەوانە لێرە سەرچاوی تا ئێستێشی پێوە بێ سەرچاوەیەکی مرۆیی زۆر گەورەی تێدایە کە زۆربەی زۆری شارەکانی کوردستان ئێستا بەهێز و توانا و ئەقڵ و ژیری و بەهری خەڵکە هەڵەبجەکان دەڕۆن بەڕێوە ئەمە لە خۆیەوە نەهاتووە سەبارەت بەو تاوان ئێمە ڕێکخراوەکانەیە بە ناوی ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە من خۆم سەرۆکی ئەو ڕێکخراوم خۆشبەختانە ئەو ڕێکخراوە توانیەتی پێ بنێتە ساڵی پێنجەمی بەبێ ئەوەی تەمیل بکرێنە لە حیزبوونە لە حکوومەت ئەمە زۆر مهمە بۆ کوردستان. ئیشی چییە لە چ بوارەکە چالاکە ڕێکخراوی دۆستان ێبزار ڕێکخراوێکی ئەدەبی کللتوری فەرەنجیە گرنگی مێژوویە گرنگی بە ئەدەب مێژوو فەرەنگ کللتوری هەڵەبجە دەدا و ئێمە ئیشی لە چاوی ئێمە کە پشت بەستین بە دۆست و هاوڕێ و خۆشەویستەکانی خۆمان لە ڕووی مادیەوە تاکو ئێستا ئێمە 5 ساڵە و شوێنێکی دانیشتنمان ینی هەرێکۆ لە ماڵی خۆیەوە لە ڕێگەی هینەکان و کارەکانمانە بن بەڕێوە خۆشبەختانە تاکو ئێمە تقریبان 14 کتێبمان لەسەر فەرهەنگ و مێژوو ئەدەب و کللتوری هەڵەبجە بە چاپ گەیاندووە جگە لە کۆمەڵێ چالاکی فەرهەنگی و ئەدەبی و کللتوریکە بەڵام خاڵجی کە ڕێکخراوی ئەمە کە زۆر گرنگە ئێمە ئیشمان لەسەر کردووە بە هیوان لە کوردستانیشا ئەوەیە گرنگیدانە بە کەسە بە شاعیرەکانمان بە نووسەرەکانمان بە مەزرای ئەو کەسانە بە گۆڕی ئەو کەسانە ئێمە گۆڕی ئەحمە موختار شاعری گەورە گۆڕی تایربە گۆڕی عادلەخانم گۆڕی ناتق ئەمانەمان بە جوانترین شێوە ئێستا خەڵکێک کە بێت ئەم شارە من ڕووم هەیە ئەگەر تااقەتان بێ بچن بۆ ئەبابی لێ بچنە سەر گۆڕەکەی ئەحمد موختار و تایر بەگ و عادلەخانم و مثلا ناتقی شاعر ئەو لە گۆڕستانێکەیە و ڕوومەیە گەشتاریە کەسێک لە ئەجنەبیەک بێنم بڵێ ئەمە گۆڕەکەی گەورە پیاوان و کەڵە شاعیرەکانی ئێمەیە بەڵام پێشتر ئەمانە خەڵکێک من بە هەموو جۆرە فەرامۆش کرابوون ئەمە بە هیوام لە هەموو شارەکانە بێت چونکە ئەم جۆرە کەسایەتیانە بەڵێ مەزارگەکانیان شوێنی گەشتیاریە لە هەندێک شوێنە خەڵ بە پارەچێ بۆ سەردانی ئەو گەورە پیاوانە نازانم شکسپیرە چێ لە بریتانیا لە فەڕەنسا لەم وڵاتانە بە هیوا ئێمە شکۆی ئەم کەسایەتیانەی خۆمان بپارێزین و بیگەین بەنەوەی نوێ لە ڕێگەی سیستمی پەروەردەوە چونکە هەموو دائیمەن گوتوم هەموو کەسی پەروەردەکار مامۆسام هەموو گۆڕانکاریەک لە دنیا ئیلا ئەبێ بە فلتەری پەروەردا بڕۆ ئەگەر ئێمە نەگەڕێنەوە بۆ پەروەردە سیاسەت ناتوانێت گۆڕانکاری بکە ئابووری ناتوانێت گۆڕانکاری بکە تەنها ئەوەی ئەتوانێت گۆڕانکاریەکی ڕیشەیی بکە پەروەردەی و پەروەردەی و پەروەردەیە کەواتە مامۆسا لەم کتێبەی توێە کە 20 کەڵە شاعیر کە هەر یەکەیان بۆ خۆی کۆمەڵێ بەرهەم و شاکاری جوانی بەجێهێشتووە لەگەڵ ئەوەشا تۆ چوویتە ناوڕۆکی ژیانیشیانەوە کە چۆن هەڵسوکەت و مامەڵەیان لەگەڵ خەڵکا کردو بۆ نمونە کە بە نمونە بیانینەوە مەولەویە بۆ نمونە لەگەڵەوەی کە ئەحمەد موختار جافا تایربەگە وەلامان کاتە کۆمەڵە شاعری کە تێناوە کە دواتر قسەی لەسەرەکەین ئەم کەسایەتیانە کە تۆ جارێکی تر هێناوتە لەم کتێبەیە کۆکردونەتەوە لە ژیانیان و لە بەرهەمەکانیان وەکو بەڕێزی کە خۆ دەڵێ مامۆستام گرنگە ئەم کتێبە من کەوتم نەوە بە دوایەوەیە بڕوات بۆی شارەزیانە بێ چەند گرنگە بچێتە بواری سیستەمی خوێندنەوە چەند گرنگە بۆی کە هەر کەسێکە گرت شارەزاییەشی هەبێ لەسەر ئەو کەسایەتیانە
دیارە ئەوە کتێبێکە لە زنجیرەی پرۆژەیەک بە ناوی چیرۆکەکانی شار کتێبی یەکەم تقریبا بۆ 16 کەسایەتی هەڵەبجە جۆرا و جۆر بوو ئەوەی ساڵی 2010 بەڵا حوسە لاپەڕەیەکە بوو کتێبی دووەم تەرخان کرد بۆ شاعرەکانی هەڵەبجە هەمیشە وتمان ئەگەر ئێمە بێنین ئەو شاعرانی هەڵەبجە دەربێنین لە ئەدەبی کوردی ئەدەبی کوردی جگەلەوە کە من نالیم نەکردو بە هەڵەبجەیە نالیاڵێن هەڵەبجەیە وەلی دیوانم نەکردو بە هەڵەبجەی وەلی دیوانە هەڵەبجەیە نەمهێناوەتەوێ بۆ نەڵێن ئەم پیاوە دەمارگیرە و فڵان کەسەکا بە هەڵەبجەی بەڵام لەناو ئەوانە مەولەوی تایە مەولەوی شکۆی شعری کوردیە ینی مەولەوی یەکێکە لە ئەگەر مەولەوی کورد نەبوایە ئەوە هیچی لە مەولانە لە شعرا هیچی لە مەولانای ڕۆمی کەمتر نەبووە هیچی لە عالەمی بوونا هیچ لە شکستپیر کەمتر نەبووە بەڵام هینی ئێمە مشکلی ئێمە ئەوەیە کە ئێمە مەسەڵەن ئەمانە نەناسرێن یا میلەت ئێمە دەوڵەتێکی نەبووە کە ئەم شاعرانی ئێمە باشتر بناسرێن شعرەکانیان وەرگێڕێن گۆران هەڵەبجەیە کە خۆتەزانی گۆڕانکاری لە شعری کوردیا گۆران کردی ئێستش خەڵک بەداخەوە ینی دائما من دانیشم گۆران کە شاعرێکی کلاسیک نییە شعرەکانی قورس بێ بۆنەوەی نوێنە نەتوانرێ مەسەنەن تێ بگالەوە کە پێویستی بە شەرح بێ گۆران شعری سادەی نووسیوە تا ئیسێژ نەوەکانی ئێمە گۆران ناناسن بەڵام کە تۆ ئیستەیش شعرێکی گۆران ئەخوێنمەوە هەموو جارە هەمان شعرە خوێن مشتی تازی تیابینەوە من ئازانم سادەیە بەڵام باوەڕکە کە شعری گۆران لە خوێن تۆ ئەڵێ ئەم پیاوە چی کردو ئەم پیاوە چی نووسیوە ئەم پیاوە چ جوان ناسێک بووە چ مەسەڵەن چۆن باسی سروش دەکا چۆن باسی جوانی ئافرەتەکە ئەم پیاوە وەسف ناکرێت یەکێ لە شتەکانی ینی گۆران زۆربەی گەنجیشی لە هەڵەبجا بووە حتا دائیمەن قۆناغی مناڵی بۆ هەموو کەسێ زۆر مهمە ئەو قۆناغی مناڵیە هەموو کاریگەری جوانی هەورامان جوانی هەڵەبجە دەوری بەری هەڵەبجە ئەمان هەموو کاریگەر بوون لەسەر گۆران و ڕنگدانەوەی زۆر زۆری لە هەموو شعرەکانی گۆرانە هەیە ئەو شعرانەی لەو فترانان نووسێتی لە هەڵەبجە شعری باڵان بەڵام دوایی کە ئەچێتە ناو سیاسەتەوە گۆران دەست بۆ سیاسەتە بە شعرەکانی بینی وردە وردەدا ئەبەزن و شعری گۆران لە سیاسەتا کەمی کورتی هێناوە بەداخەوە جا ئێستا مامۆستا بێگومان ئەزانین بەشێک لە بەدووادا چوون بۆ زانیاریەکان و سەرچاوەکان لە ڕێگەی ئینتەرنێتەوەیە ئێمە بەداخۆ زۆر جار ئەگەر ئەمانەت لەسەر کەسایەتیەکانی کورد لە بواری هوەر لە بواری ئەدەب سێرچێک بکەین زۆر جار بەداخەوە ئەو زانیاریانەی کە بۆمانە هێنێت زۆر کورتە ئایا هیچ هەوڵێک هەیە مادام جەنابێت توانیتە سەرچاوەیەکی دەوڵەمەندی لەم جۆرە چاپکەیت و ئامادەی بکەیت و بڵاوی بکەیتەوە هیچ سوودێک بۆ پێگەی ئەلکترۆنیەکان لەم سەرچاوانە لەم کتێبانەی جەنابەت وەربگیرێت ئاگادار هەی کارێکی لەم جۆرە کرابێت بەڵێ دیارە ئێمە ئەوەی ئەو کتێبە ئێمە لە زۆر سەرچاوە سوودمان وەرگرتووە بەڵام شێوازی نووسینی من وەکو هاتوومەتەوە دیسان بۆ ئەوەی خوێنەری ئێستا چێژی باشتر بچێتە ناو بابەتەکان و چێژی لێوەرگێ هاتوون بە شێوازی چیرۆک ژیانی ئەم کەسایەتیانەوە ینی گێڕانەوەی ژیانی ئەم کەسایەتیانە بە شێوەیەکی چیرۆک ئامێز گێڕاوەتەوە لە ئەوڵەوە بۆ ئاخر حتا شعرەکانیشی مناسبە شعرەکان دیارە من پشتبەستن بۆ سەرچاوانەی کە لەسەر ئەم کەڵە شاعرانە نووساون نووسرا و تاوان زیاتر ئێمە گرنگی بە نووسین لە کتێب و ڕۆژنامە و گۆڤاری سەردەمی خۆی پشتم بەستۆ بە هەموو ئەم زانیاریانە کە هەیە بەڵام ئەوەی کە ئێمە وتوان ئەمانە چۆن شۆڕکەینەوە ئێمە ئەبێ هەم دیز لە ڕێگەی پەروەردەوە گرنگی بین بە مەسەڵەن مناڵەکانمان لە سەرەتایە لە ناوەندیشە لە ئامادەیشە دەریژەجێ لە جامیعە هەندێک جا بەداخەوە دکتۆرا لەسەر کەسەکەی لە تۆ ئەڵپیاڵێن دکتۆر شارەزایی لەسەر کەسەکە نییە یعنی تۆ تەسەور کە لە کوردستان دکتۆراوای لاتۆ دایم قسەم لەسەرەوەی شوێ ینی شادە بە جۆرێکی لاتۆ ڕۆشنبیری جایە لەوەی کە تۆ شادەیەک لە دەرئەنجامی هەوڵێک ماندووبوونێک ئەوەیەک بێنی گرنگی ئەوەیە ئێمە هەل لە قۆناغی سەرەتاییەوە سەیری پرۆگرامەکانی خوێندنەکەی ئەم کەڵە شاعرانە سەرجەم شاعرەکانی کورد لە بوونێکی وایە نییە لە پرۆگرامی ئەمە یان ئەگەر هەش بێ ئێمە و من خۆم مامەسا بڵێم منی کەم تەرخەم
نەمتوانیوە ئەم کەسایەتی ئەم شاعرە و شعری ئەم شاعرە بنەوەکان بگەێنم چێژی ئەم شعرە من چۆن مامۆستاکەم من چۆن شعرم خۆشویست و من لە ڕێی مامۆستاکەم و شعرمی خۆشوە لە ڕێی مامۆستاکەمەوە چێژم لە شعر وەرگرتووە ئەگە منی مامۆسا منهەجەکە چێژی شعر نەگەێم بە مناڵەکە ئەی مناڵ چۆن نەزانێن چییە چۆن نەزانێت قۆناغەکان تۆ بتوانی لەگەڵ سیستەمی پەروەردە قۆناغەکان کەسایەتەکان بی بە ماڵەکانی بۆ نمونە هەر بە ڕێزیش خۆشێ باسی یەکە لەو کەڵە شاعرە گەورانە ئەکەی ئەحمەد موختار جاف یعنی هەموو کاتێکە گەرێمە ئەڵێ بخوێنن چونکە خوێندن دیفاعی تێخی توشمنانە هەموو ئانوساتێ ئەینی قەڵخان و سوپەرتانە یعنی تۆگە لەگەڵ منە ئەمە گۆشەکەی لە مناڵیەوە هەستەکەم ئەگەر من نەخوێنم کەسێکی دواکەوتوم هەستەکەم من نەخوێنم ئاسی ڕۆشن بیریم نزمە ئەمە مامۆسا چۆن ئەتوانێ ئەم شاعیرانە بەم شعرەکانیان بدات خوێنکە ئەیستا من هەر بە کورتی پێتەڵێم ئەو شعرەی ئەحمەد موختار جاف سەیریکە کە سەیرەکەی وە ئەزانی ئەمە شعرێکی سادەیە بەڵام کە قوڵ ڕۆچی ئەم پیاوە ئەحمەد موختار بەگیجاف گەورەترین ڕۆشنگەری کوردە من پێ ناڵم شاعر هەمیشە ئەڵێم ڕۆشنگەری گەورەی کورد ئەحمەد موختار جاف چونکە ئەحمەد موختار جاف جگە لەوەی کە شاعرە ڕۆشنگەرە چۆن سەیرکە پەیامی چیت پیاڵە لە خەو هەستن تێبگە ئەو 100 ساڵ لەمە پێش بە ئێمە ئەڵێ چی لە خەو هەستن سەیری دوای ئەوە بە یەک گوشە لای تۆ لای من و تۆ من بە تێپەڕ تێپەڕین بە سەریا درەنگە کات بە من ئەڵێ درەنگە ئێمە ئێشتا لە وشەی نە لە خەو هەست تەسەور کە ئێمە دوای 100 ساڵ ئەحمەد موختار جاف 100 ساڵ لەوە پێش بێ ماڵە خەو هەستن ئێشتا ئێمە نووسین لەگەڵ ئەوە ئەرکی ئەوەیشەوە ئەچێشێ پێماڵێ درەنگە ڕامان ئەچڵەچێنێ ئێشتا ئێمە هەر وەکو چی سەڵە ڕۆین ینی لەو درەنگی ئەگەر لە درنگەکەی ئەحمەد موختار تێبگەشت نایە سێمە لەم قۆناغانەیە بووین خێراتر دەڕۆشین لە ئەو شعرە هەمووی پێیان هەر من بۆی درێژەنە کێشێ بە بێقەدری بەسەریا ڕامە بورن حرمەتی بگرن خەڵگەی خوێنێتەوە لێی تێناگا ئێمە بەداخەوە حرمەتی ناگرن ئاخە حرمەتی بەچی ئەگریت حرمەتی بەوە ئەگری کە تۆ خزمەتی کەی نەک وێرانیکەی کاکە ئێمە 35 ساڵ وێرانیەکەین هەمومان دایمە نەڵێم ینی ئەمە دامیەخی سیاسەکان ئەگرین هەر تاچێ لە تاچی میلەتی ئێمە بە جۆرێک لە جۆرەکان بەرپرسیارەتی هەڵەگرین لەم نەهامەتی ئێمە تێدا ئێمەشتان بە بێقەدری بەسەریا ڕابووین حرمەتی ناگرین ئێشتا خەوتوین نەک درەنگە نەک بە گوێمان کرد و درەنگە ئێشتا وکی سەڵیش ناڕۆین بەڕێ حرمەتی بگرن گوڵاڵە سوورێ ئەو کێوانە یام ئەو سەحرایە خوێناوی جگەرتانە ئەو وامان پیاڵێ لەو زەمانە ئێمە ئەو هەموو شەهید و ئەنفال و کیمیا باران و بە هەزارها گەنجی جوانمان بە سرودی ئەیڕەقیب و ئانەوە لە پێناوی داهاتوویکی جوانە ملی خۆیان کرد بە پەتا بەڵام کۆمەڵێک کەس کردان بە بازرگانی و تجارەت و ئێستا ملیاردێرن و نرخی ڕەفیقە شەیدەکانیشان نازانە ئەمە مەساتە ئێمە تا ئیسە نەمانوێ قسە کە هینەکە مجاملەی مەسەنە سیاسەکەیەکە ئێمە بۆ مجاملەی ئەم سیاسیانە بگوین بەحەقەت چیان کردووە تا ئێست باشە مامۆستا ئێستا هەر لەسەر ئەم شعرە جوانەکە ئەگەر بمانەوێت قەدری ئەوەی کە هەمانە بە نووسەرانمانەوە بەو مێژووە جوانەوە کە هەمان بۆ بیگرین لەگەڵ پەروەردەیە کە جەنابەت باست کرد یەکەم هەوڵی ئەساسیە چیتر پێویستە چی بکەین بەڵێ لە پاڵ ئەوەی کە پەروەردەیەکی باشمان هەبێ ئێمە ئەبێ یەکەم چۆن بۆ نمونە هەر قەدری کەسایەتیە جوانەکانمان بزانین ئێمە ئەبێ لە ڕێی پەروەردەوە سەر لە نوێ بگەڕێنەوە بۆ خۆمان یەکەم نەمانەوێت لە غەرب بکەین یەکێ لە نەخۆشیەکانی ئێمە چاولێگەری هەموو میلەتانی دنیا ئەیانەیە لە خۆیان بکەن ئێمە ئەمانەوێت لە ئەوروپا بکەین ئێمە ئەوروپانی ئێمە میلەتێکی پێمان ئەڵێن کورد فارس قەت لاسایی هیچ ئەوروپیە ناکات هیچ فەڕەنسیە ناکات تەسەور کە زمانی کوردی هەمومان ئەگەر تۆزێ پارەمان هەبێ من مەعاش خۆرێکم لە دەمی خۆمە گرمە و مناڵی خۆمە لێرمە قوتابخانەی ئینگلیزی ئەمە کارەسات نییە و ئەزانی ئینگلیزی فرات ڕاستی ئەمەیە یام ئەوروپیەک خۆی ڕوتەکاتەوە من خۆم لە ئەستا خۆم پۆشتم
چمەجوو چ پێویستە من خۆم ڕوتکەمەوە پێ بڵێن پێشکەوتم خوازی کاتە جارێ بێ ئیش لەسەر کەلتورەکەی خۆمان ئەزانی چ ئەم ماڵکاولی ئەوە ئیشی منی مامۆسا ئیشی پەروەردەیە خۆ ڕوتکردنەوە پێشکەوتن خوازی نییە پێشکەوت خوازی لەمایە ئەگەر تۆ پێشکەوت و خوازی ئەمە تێرکە لە ئەخڵایە لە مێشکایە لە بەر پێشمە لە عیلمایە لە زانستایە تۆ ئەگەر ڕاستەکەی لە فیکرا پێشی ئەوروپا بکەرەوە لە زانستا پێشی ئەوروپا بەرەوە لە داهێنانە پێشی ئەوروپا بەرەوە خۆت ڕوود مەکەرەوە چۆن خۆڕوتکردنەوە پێشکەوتن خوازی نییە بۆی خەڵک بزانێ مەسەنە پەروەردەکە ئێمە ئەبێ بەو جۆرە نرخی ئەو جلەی بەڕێزە بگرین تا نرخی ئەم جل هەر لە مناڵیەوە بزانن جلی کوردی چییە فەرەنگی کوردی چییە زمانی کوردی چییە ئێمە زمانەکەمان وێران و کاک ئێمەش دوو کەلی حرمەتمەیە بۆتان ڕاگەاندکارەکەمان دوو ئینگلیزی ئەزانن بە ئینگلیزی قسەکە یەزنەوە نازام چی نان ئەمە کارەساتە بەداخەوە کە ئێستا وای لاتوە هە لە مناڵیەوە خەنە بەرە و کارەساتە گەورە یعنی تۆ جارێ زمانی کوردی گۆشە نەبووە مامۆسا خاتە بەر زمانی چۆن من ئەچمە مەسەڵەن لە هەواری شار چمە پارتی ئازادی ئەچمە سەیرانگاکان ئەبینم مناڵە بچکۆلەکان بە ئینگلیزی بەیەکەوە قسەکەن کاکە وەڵی ئەم حکومەتە شار بێخەمە یەک ئێمە ئەوەی کەماومانە ئێمە هێشتۆتەوە با بزانین زمانەکانمانە ئیستەیش ئێستا خاکان معڕەز بۆ داگیرکردن چونکە ئێستا ئێمە قوارەیەکی جێگیر و سەربەخۆ نین ئێمە ئێستا سەیرکە ئێمە ئێستا داگیر کراوین لە ماڵی خۆتا دە خێزانی عەرب دراسێتە لە هەولێرە لە ساخەریکە لە ساپەنجای بێ بە عەرب کەس کارەساتەمە کەس بیر ناکاتەوە
شافقام لشاربي دبي بزاراني عزيزي دبي وروش ليلات هاي وروش ليلات يا ليلات يا ليلات يا ليلات دەنگە خۆش بێ و دەنگت دەستەکانی هەر ئێوەش بمێنێ. خۆش بێ بەرهەمێکی جوانی مامۆسا مەسەری خالقی خۆشەویستان لەوانەیە زۆر جار ئەو بەرهەمە جوانانەی مامۆسا مەسەر پرسیارمان نەکرد بێ و شەعرانەی چێە مامۆسا کۆچەر لەم کتێبەیە کە دکتۆر عابد سەراتچێدانی کە ئاماژەی پیا و یەکێکە لەو کەسایەتیانەی کە کۆمەڵی شعری جوانی مامۆسا مەسەر کردوێتی بۆ بەرهەمە جوانانە هە لەگەڵ ئەو بەرهەمەیە مامۆسا ئەو کەسایەتیە دکتۆر عابد کە تۆ هێناوتۆکو کەسایەتیەک و گەڵە شاعیرێک چۆن خۆشە ئاماژە و پیاوەکە هەندێک لە شعرەکانی مامۆسا مەسەر کردوێتی بە گۆرانی ئەگەر باسێکی ئەو کەسایەتیشمان بۆ بکەین تاوان دکتۆر عابد سراجدینی برازای شێخ عوسمانی سراجدینی کوڕی شێخ مەولانایە یەکەم شاعری کوردە کە شێری لیرکیە یعنی بەس بە تایبەت شێری بۆ گۆرانی نووسی بێ نەک زۆربەی زۆری گۆرانەکانی مامۆستا مەزاری خالقی شعری دکتۆر عابد سراجدینی چێژێکی ێزگارتی چونکە دکتۆر عابد ئەو کاتە بەڕێوەبەری رادیۆتاران بووە و مامۆستا مەزار فەرمانبەرێک بووە لە رادیۆتاران لەگەڵ ئەوە هەر کاتێک کە گۆرانیکی ویست بێ بە جۆرێک لە جۆرەکان بڵێ مامۆستا مەزار داوای لە دکتۆر عابد کردووە کە شعری بۆ دانێ ئەو ئاوازدان بەناوبانگەێرانی ئەو کات لە رادیۆتارانە ئاوازێکیان بۆ دابنایە یەکسەر هاو بۆ لای دکتۆر عابد دایمەن باسی ئەوەکەین خۆی عادت وایە ئاوازەکرێ بە بەری شعرا بەڵام دکتۆر عابد شعریە کرد بە بەری ئاوازە ئەوش تایبەتمەندی کرد دکتۆر عابد بوو کە خەڵکی بە شانازی و دکتۆر عابدیش خەڵکی ئەم شارە خۆشەویستێ بەڵێ جا مامۆستا ئێستا بابێنە لەی بەرهەمێکی نوێی جەنابەت کە ئاماژە بۆ ئەوە کردووە کە لە بواری ژنانە جەنابەت ئەم جارە لێ کۆڵینەوەت کردو و ویستوتە لەسەر ژنانی دیاری هەڵەبجە کتێبێک چاک بکەیت پێمان خۆشە خۆت زیاتر باسی ئەم کتێبە و ئەو ژنانەی کە جەنابەت لە لێ کۆڵینەوەکان ناویستوتە لە کتێبەکە تا باسییان بکەی بیان بکەیت وەڵایی ئەگەر کاتە بێبەر لەوە ئێمە من قەزاری زۆر کەسین لەوانەیە کە هەڵەبجە لە وەختی خوا تووشی کارە سات و ئەو مەساتە بووین کە ئەو مەرگە ساتە بووین کە خۆمی تیاون تەوانینەکەم بینیوە لەو ڕۆژی حەشرادای من لەو قیامەتا منیش لەو قیامەتا بووم قەرزای زۆرێک لە گۆرانی بێژ و هێرەمەندان و شاعرانی بەڵام یەکێ لەو شاعرانەی کە زۆر زۆر ئێمە قەرزارینی شاعری گەورەی گەل شێر کوردە کەسە حەزەکەم هەر بۆ ئەمە چێک بۆ وەفایەک بۆ ئەو شاعرە خوارێ خۆش بووە ئەگەر کاتە بێ یەک کۆپلێک ئێستا لەینەکایە یەک کۆپلەی مامۆستا شێرکۆ مامۆستا شێرکۆ لە هەموو شتێکا گەڕایەوە بۆ هەڵەبجە ینی هەموو دائیمان زام و ئازار و مێنێتەکانی ئێمەیە لاواندەوە هەر یەک ئەم هینەی زۆر بەڵامەوە بوو هەر هەورێ بێ بە ئاسمانی هەڵەبجەدا کە تێپەڕی بۆتە نەریت ئەبێ بۆ ساتێ ڕاوەستێ و بێتە خوارێ و تۆزێ بگری و ئینجا بڕوا کەمان لەسەر ئەویش هەڵات قەدەرێکە لەو شەوەدا هیلالێکی بێوەژنە هەر بایەکیش بەسەر ئەودا و بەلای ئەودا گوزەر بکە بۆتە نەدیت لا ئەدات و دا ئەنەوێ و پرچەکانی ماچ ئەکات و اینجا ئەڕوات ئێمە ئەم شاعرە گەورە تایسە ناناسین بەداخۆ دەستەکانی خۆش جوانە مامۆستا باسێکیەوە بکەین کە هاوکارم سەحەریش باسیەوەی کرد ڕۆڵی خانمان و لەم کتێبەشدا بۆ نمونە باسی کووردە نەقشبندیت کردووە خورشیدە بابانت کردووە ئەم کەسایەتیانە تا چەند ڕۆڵێکیان هەبووە تا چەند توانیوانە خزمەت بکەن ڕۆڵی خانمانیشی چی کەمتر نەبووە لەوانی خزمەت دیارە
لەم ناوچانە ئافرێت ژن با بڵێن لە زۆربەی ناوچەکانی کە ئازادتر بووە ئازادتر بووە و ئافرەتان ڕۆڵی زۆر بەرچاویان هەبووە و ئەو ژنانە ئەو ئافرەت ئەوە شانوالێک کردەوەی بڵێن ژن و ئافرەت بۆی ئەو برادرانە چوزان برادری ئەم لاولا عاجز نەبن ئەو ژن و ئافرەتانە لە عادلە خانمەوە بیگرە هەتاکو بۆ دروستبوونی بزنەوە سیاسەکان ئێمە ژنی زۆر قارەمانمان هەبووە من ناوی ژنەکان نایەنم بۆ ئەوی ناوی کەسێکم لەبیر نەچێت ئێمە شاعری ژنمان هەبووە خورشیدە بابان یەکەم ئەندامی یەکێتی نووسەرانی کوردەکە لە ساڵی 1970 نووسراوە و لە زۆربەی شارەکانی کا ئەو کات ژن شعری نەوتەوە کوردە نەقشبنیمانە بووە ئێستەیش ڕۆژ هەڵەبجەییمانەیە دەریامانەیە ئەمانە کە ڕۆژ و دەریا ئەمانە ئەگەر خەڵک بەباشی شعرەکانە بناسێ یەکێکن لە شعر کچووکڕی نییە بڵێ نێرومەی نییە یەکێکن لە شاعر زۆر باشەکانی کورد بە نێرومێەوە جگەلەوە ئێمە داها شاعری کەمانەیە لەبەرەوە لەم پرۆژە ئەمە کتێبی دوم کتێبی سێم بۆ شانۆ تەرخان کرد کتێبی بڵێن چوارەم کە ئێستا کاری لەسەرەکەم تایبەتم کردەوە بە ژن چونکە بینم کردەوە لای ئەمە ژن زۆر کارامەیە ئەمانە ئەبێ بکرێنە کتێب بکرێنە نووسین بۆ ئەوینەوەکانی داهاتوو لە هەر ڕێگەیەکۆ بێ ئەم کەسانە بناسی و چاو لەوان کە ئەمانە ببنە نمونەیەکی جوان بۆ نەوەکانی داهاتوو وردە بۆ ماوەی ساڵەکە ئیسە کاری لەسەرەکەم و شتەکان وردە کەڵاڵە ئەبێت لەوەکە ساڵێکی کە بخایانەوەیتر ئەگەر تەندروستی ئەوانە و ئینەم ڕێگە با و تەمان ڕێگە بە لە ماوەی ساڵێکە و کەمتر ئیشەڵا تەواو بێت تەمان ئێمە شانۆکاری زۆر بەتوانامان هەیە شاعری زۆر بەتوانامان هەیە گۆرانی بێژی زۆر بەتوانامان هەیە لە هەموو بوارەکانی ئەم شارە ژنەکانی ئێمە لە هەموو بوارەکانە ئەگەر پێشکەوتونتر نەبن لە ژنەکانی ناوچەکانی کە ئەبێ بڵێن پێشکەوتوترن چونکە ئەمەی کە ئەیبینێم کە ئامادەم کردووە لە مێژووی زۆربەی بەتایبەتەکانی شارەکانی بڵێن خۆمان من ئەو ژنانە نابینم ینی بۆ جۆرە دەرکەوتە بن زۆر باش جا مامۆستا مادام جەنابەت ئێستا بە دوواداچوونت کردەوە بۆ ژیانی بەتای بە شاعرە خاتوونەکان لە هەڵەبجە هەرچەند خاتوونێک لەوانێ لەم بوارە کە ئەگەر پرسیاری لێ بکرێت خۆی چون لە گۆڕەپانەکایە بۆ چوونی تایبەت بەخۆی هەبێ بەڵام بە حکمی بە دوواداچوونی جەنابەت تا چەند زەمینەکە لەبار بۆ لە هەڵەبجە بۆ ئەدەبیات و بۆ شعری خاتوونەکان ئەزانین چۆن زەمینە لەو سەردەمەوە لەبار و کە ژنێک هاوام شارەی کرد بە شارێکی شارستانی عادلە خانم بەڵێ عادل خانم حکمی لە قسڵاباتەوە تاکو و شارەکانی ڕۆژهەڵا دەکرد کە سەردارێکی جاو و عەشرەتی گەورەیە بن بڕێەوە کە عەشرەتی جافە کە نیوەی کورد جافە ینی کۆچەرە لەو سەردەمەوە ئیتر ئافرەت لای ئێمە بە جۆرێک لە جۆرەکان دەستی بردووە بۆ هەموو شتی ینی چۆتە ناو هەموو کایەکانەوە چونکە عادلە خانم ئافرەتی فێری ئەوە کرد چای ئافرەتی کردەوە کە بێنە ناو کایەکانی ژیانەوە کە ئێمە ئافرەتەکانی ئەمە بینیان ژنێک شارەکەیان بەڕێەوە بە کاتە ئەم ئازایەتی و بوێریەی فێری هەموو ژنان و کچانە هینە جگە لەوەی ئێمە ناوچی ئێمە بە تایبەتی لە هەورامان لە لینەکان ئافرەت ئێمە بە شێوەیەکی بێ سنوور ئازادە ینی ئازادی ئافرەت زۆر لەوان نییە کە هەندێک کەس ئەگەر بێت بڵێ وەڵا من ئەمە چاوەڕێم نەیەکرد لە ناو کووردا بە تایبەتی لە ناوچەی هەورامان ئافرەت زۆر ئازادە لە زۆربەی لادەکانی ئەمە ئافرەت زۆر ئازادە لە ناو شارە ئیسە لە شاری و کۆڵەبجا وەختی خۆی کە من بیرم بێ ژنی ئێمە عەبا و پەچە و ئەوانەیە بەسەرا بەڵام ئەبینی ژنی لادەکان بە جلی کوردیەکی جوان و بە سەرپۆشی سپی و تینە ماسەکەیان ناو بەسەریانە و بەبێ عەبا و بەبێ پەچە هاتنە شار و زۆر بە ئازادی شتەکانی خۆیانیان ئەفرۆش یام لە کێڵگەکانە کاریانە کرد یام تێکەڵاو بووینی بینی نێرومێ زۆر شتێکی ئاسایی بۆ ئەوە نەبوو کە ئەوە بێ نێڵن مەسەڵەن کچ کوڕ ببینێ ژن پیا ببینێ بە زۆر هەموو یۆک و خوشک و براوکوانە هیچ کێشەیەکی ژیانێکی ئاسایی ژیانێکی ئاسایی زۆر تێکەڵاو و بین جیاوازی بینی ئافرەت و پیا و
بە جۆرێک لە جۆرەکان لە شارەکان هەستی پێکرا بەڵام کە من ئەچوومە لادەیەگام ئەچوون هەورامان ئەم هەستم بە تاوەتی ئەڕۆیی و ئەمزانی لێرە ژن بە حقت خەریکە یەکسانە بێغەڵ پیاوە هەرچەند یەکسان نەبووە لە کۆمەڵی ڕۆبا ئێمە مەسەلەن زیادە ڕەوی نەکەین بەڵام لە چاو هەندێ وڵات و لە چاو هەندێ ناوچەی کوردستانە هەستم بەو فەرقی ئەگەر کە لای ئەمە ژن ئازادترە دەی بە هیوان هەر بەردەوامی هەبێ و ژنانیش بتوانن لە پێگەی خۆیانەوە زیاتر خزمەت بەم ناوچەیە بکەن مامۆساکە باسی هەر لایەنی چەکەیەوە تا بە ڕێزت هاتی جارێکتر لەسەر شانۆ کار لەسەر شانۆ کارە لەسەر کۆمەڵێک کەڵە شاعیر کردووە کارە لەسەر کۆمەڵە 16 کەس کەسایەتی ئەم شارە کردووە ئەگەر بڕۆی بۆ میوزیک ڕۆی بۆ شێوەکاری وەرە واز لەم هونەر بێنە وەرە بۆ کوشت و کاڵ وەرە بۆ بوارەکانی کە لەم شارەیەک برەی پێدراوە ئەم ناوچەیە ناوچەیەکی بازرگانی بووە بێگومان زۆر گرنگی و تایبەتمەندی خۆی هەبووە ئەگەر ئەمانە هەمووی بە شێوازێک کاری لەسەر بکرێتەوە بتوانێت ئەم هەمووانە ئەم هەموو بەشە خامە جوانانە هەمووی کۆ بکرێتەوە سەرچاوی باشە بێ ئەمە تا چەنە بێتەوەی کە دەوڵەمەندیەکی تر بەم شارە بخشێت لە ڕووی ئەدەبیات و ڕۆشنبیری و وەلەکایەکانی تریشەوە بەڵێ ئەوە لایەنە ئەدەبی و فەرهەنگی و کەلتوری مێژوویەکەی ئەمە بە جۆرێک لە جۆرەکان باسمان کرد بەس من وەڵامم بۆ زۆر ئەو بەڕێزانەی کە وشەیەکی زۆر خراپیان کردو بە سەردەمیانەوە بە بەرپرسەکانی خۆشمانەوە جۆن لێ هەندێک جا بەداخەوە بە ڕۆشنبیرەکانی خۆمانەوە هەندێک جا بە وشەیەکمان فێر بووین ئەڵێن هەڵەبجە چەپەکە ینی پاسا بۆ دواکەوتوی هەڵەبجەیەنەوە بۆ ئەوی کە شارێکی چەپەکە ینی پەراوێزە لە شوێنێکی دوورایە و ئەوەیە بەڵام سەیرێک هەڵەبجە سێ شتی بەهێزی تیا یەکە شارێکی کشت و کاڵیە ڕاستە قسەیەکەی ئەڵێن کابراایکی چینی هاتووە ئەم دەشتی شارە زورە قسەیە تر نازانم تا چەندێ ڕاستە دایمە من قسەگە سەرچاوی نەبێ نایکەم بەڵام ئەڵێ قسێ ئەڵێ کابرای چینی هاتۆتە ئەم دەشتی شارە زورە و توی ئەم شارە زورم بنێ هەمووی عراقی پێژێن ئێ هەڵەبجە لە جەرگەی دەشتی شارە زورایە یانی ئێمە بە کشت و کاڵ ئەتوانیم بکەین هەڵەبجە لە ڕووی ئابوووریەوە بەرزیکەینەوە ئەمە یەک بەروبوومێکی زۆر باشی لە هەموو دنیا کەوتی دە سەر سنوور خاڵی بەهێزە لە هەڵەبجان نێبێ تۆ چونکە شارە سووریەکە تۆ سەیری ئەو شارانەکە ئەکەونە سەر ئاو سەیری ئەو شارانە ئەکەونە سەر سنوور دائما ئەمە ئەبێتە هۆی گەرموگوڕی بازرگانی یانی ئەم شاری ئێمە شارێکە نووساوە بە گەورەترین وڵاتی وەکو ئێرانەوە کە ئەکرێ ببێ بە گەورەترین دەواازەی بازرگانی لەگەڵ ئێرانە بەڵام نیکەن چیەکەیت 2000 ساڵی کاکە تۆ 2 کیلۆمەترە لە بینی هەڵەبجە و سازانە بیکەرەوە نایکاتەوە خۆ بۆ نایکاتەوە نایکاتەوە بۆی هەڵە جواب مێنێتەوە کە دەمیشەکەی تۆ پێ دەڵێ وڵا کاکە هەڵەبجە چەپەکە ئاخر کاکە چۆن چەپەکە تۆ شارێک لەسەر سنوور بێ زۆر لە ڕووی بازرگانیەوە زۆر بەهێزتر لەوەی کرد جگەلەوە ئەم شارەی ئێمە شارێکی گەشتیاریە ینی وڵاتێکی وەکو میسر وڵاتێکی وەکو ئیتالیا وڵاتێکی وەکو زۆربەی وڵاتە ئەوروپیەکان گەورەترین داهاتیان لەو دنیە گەورەترین داهاتیان گەشت و گوزارە کاکە ئێمە ئەم هەورامانە جوانەمانەیە کاڵی بەهشتە مامۆستا بەس تەنها مەگە مامۆستا گۆ ناتوانانی بەری وەسفی وەرامام کاوەکو خۆی ئێمە ئەم بەهشتەمان هەیە ئەتوانین لە هەموو وڵاتەکانی دەوروبەر و گەشتیاری بۆ ڕاکێشین ئێدەکاکە ئێمە جادەیەکمان نییە کە بڕوا بە هۆرامان ئەبواە ئێمە جادەی دووسایدمانە بێ ئەو شاخانە چەند تونێلێکی تیا وایە ئەمانە کەواتە هەڵەبجە شارێکی گەشتیاریە شارێکی بازرگانیە شارێکی کشت و کاڵیە لەگەڵ ڕێز و حرمەتم با ئەوانە دەمیان دا بخەن کە ئەڵێن هەڵەبجە شاری چەپەکە هەڵەبجە زۆر شارێکە بەهێزە لە هەموو ڕوویەکەوە بەڵام دەستێک عەقڵێک شتێکی دواکەوت و هۆکارێک لە هۆکارەکان ئێمە باسی ئەوە ناکەین ئەم شارەی بۆ شێوە لێکردو کە ئێستا 35 ساڵە بڕۆ گریانە بۆیە یەخوا هەڵەبجە هەر ئاوادان بێت ئەو گەرمی گوڕی لە نێو دڵی خەڵکەکانیان هەیە ئیشەڵڵا هەر بەردەوامی هەبێت و بە هیوای ئەوەی ئەو پێشنیارە جوانانی کە جەنابێت باست کرد لایەنە پەیوەندیدارەکان کەڵکی لێ وەربگرن کاری لەسەر بکەن بەوەی کە ئەم شارە هەمیشە ئاوا بە جوانی بمێنێتەوە بەڵام وا بێت کە ئیشەڵڵا دڵی خەڵکەکەشی لێ ڕازی بێت سپاست ئەکەین زۆر بەخێر بێ مامۆستا بۆی کە لەگەڵمان بووی و هیوادارین لە ئایندەیەکی زۆر نزیکا و
هیوای تەمەندرێژیت بۆ خوازین کە ئەو بەرهەمە جوانەش بێتە بەردەست و بتوانین ئێمە وەکو کتێبخانەی کوردی سوودی لێ بینین و بچێتە بوارەکانی تریشە دووبارە سپاس بۆ ئەوەی خۆشەویست بەبێ مجامل لە هەمیشە ئێڵێمەوە کەناڵی کورسات تەمان نیوزەکەی سیر ناغم زۆر ئەم کەناڵێکە هەمومان شانازی پێوەکەین چونکە ئەوەی کە ئێمەمانێ ئەیکا گرنگی بە فەرهەنگ کەلتور مێژووی ئەدەبی خۆمانەیە لەو کەناڵە لاساییکەرانە نییە کە خۆیان بە بچووکە زانوازان ئیلا بێ لاسایی بێگانەکان کەنەوە یام زەهری دراما تورکیەکان بێنێتە ناو ئەم میلەتەی ئەمەوە دەستان خۆشێ سواسانەکەم سەربەز بن هەڵەبجە زیندووە و هەر بە زیندوی دەمێنێت زۆر زۆر سپاس.